ئەمڕۆ کە بازاڕی کرین و فرۆشتنی هەموو شتێک لە هەرێمی کوردستان گەرمە لە کرینی شتە مادیەکانەوە بۆ کرینی شتە معنەویەکان. هەمووان قسە لەسەر هەموو شتێک دەکەین، هەرچی دەیبیستین ڕێک وەک ئەوەی ڕووداوەکەمان بینی بێت دەیگێڕینەوە و کەسێکی تریش لە ئێمەوە دەیبیستێت و ئەویش بە هەمان شێوە بە دڵنیاییەوە دەیگێڕێتەوە. بەڵام کاتێک دەچیتە بنج و بنەوانی بابەتەکەوە سیر دەکەیت ئەو ڕووداوە هەربوونی نییە. بەشێک لە کۆمەلگا ڕۆژانە خەریکی یەکتر کوشتن و یەکتر تۆمەتبارکردن و شکاندنی کەسێتی یەکترن بەبێ ئەوەی بزانین سەرچاوەی ئەو هەڵمەتە لەکوێوە هاتووە و کێ سوودمەندە لێی و بۆچی ئەم بووەتە بەشێک لەو پرۆسەیە. زۆر کات کارێک دەکەین و دەبینە کار لەسەر کراو، پێمان وایە کارێکی گرنگمان ئەنجام داوە، بەڵام کاتێک ئەنجامەکە دەبینین ئەو کات دەزانین چ کارە ساتێکمان ناوەتەوە و بووینە تا سەرچاوەی چ نەهامەتیەک بۆ ئەوانی تر و تازە هیچمان لەدەست نایێت. لەگەڵم بن با بە چەند نمونەیەک زیاتر مەبەستەکەمتان پێ بگێنم. دەچینە وڵاتی میسر. لە بکوژەکەی ئەنوەر ساداتیان پرسی بۆچی سەرۆک کۆمارت کوشت؟ بکوژەکە بە تۆنێکی بەرزۆوتی ئەنوەر سیکۆلار بوو. لایەن پرسیەوە دەزانیت سیکۆلارمانەی چییە؟ بکوژەکە وەڵامی دایە وتی نەخێر نازانم. هەر لە وڵاتی میسر چیرۆکێکی دیکەی هاوشێوەی ئەنوەر سادات ڕوویدا و کاتێک دادوەر لە بکوژەکەی نەجیب مەحفوظ دەپرسێت بۆچی نەجیبت کوشت؟ بکوژی ئەمیش وەڵام دەداتەوە و دەڵێت چونکە کتێب دەنووسێت و گەنجەکانمان بەلاڕێدا دەبات. دادوەرەکە دیسان لە بکوژەکەی پرسی کام کتێبەی نەجیبت خوێندوێتەوە؟ لە وەڵام داوتی هیچ کتێبێکی. لە بکوژی فەرەحفودا فەیلسوفی بوونگەرایی دەپرسن بۆچی فەرەحت کوشت؟ ئەویش زۆر بە لە خۆڕازی بوونەوە وتی چونکە کافر بوو. دادوەر بە نەرمی پرسی چۆن دڵنیایت کە کافر بوو؟ وتی لە کتێبەکانیەوە. دادوەر لە بکوژی پرسی کام کتێبێت خوێندۆتەوە و زانیت فەرەح کافرە؟ بکوژەکەی ئەمیش وتی جەنابی دادوەر من خوێندەواریم نییە. لەمەوە تێدەگەین مەترسی دارترین مرۆڤەکان ئەوانن بەبێ زانیاری ڕاست و تێگەیشتن باوەڕێکی توندیان لا دروست دەبێت و ئامادەن بۆی بجەنگن. ئەگەر بە سۆشیال میدیادا بگەڕیت ئێستا کڕینی پیجی تۆڕە کۆمەڵایەتیەکان بازارێکی گەرمی هەیە. ڕێک هاوکاتە لەگەڵ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. لایەن ڕکابەرەکان پەڕی نافەرمی و سێبەر بۆ شکاندن و بوختان و جنێ و بارانکردنی یەکتر دەکردنەوە. تۆی هاوڵاتی یەکسەر ڕاستەوخۆ مەڕۆرە کۆمنتەوە و دەست بانووسینی قسەی زبر و جنێو بکەیت، چونکە ڕەنگە دواتر دادوەر لێت بپرسێت چۆن زانیت یان چۆن ئەمە نووسی. لە وەڵامدا تۆش دەڵێیت نازانم، چونکە دڵنیا بە ئەمڕۆ ناسبەی هەر دادوەرەکان داوای هۆکاری ئەو کارە دێدەکەن و تۆش دەبێت وەڵامێکت پێ بێت بۆیان.